او آفرین قربانتا ئەیلێم دەپرسن سووری چاوت ماندوێتی یان بێخەوی لێم دەپرسن سووری چاوت ماندوێتی یان بێخەوی دەڵێم هیچ کامیان ناتوانن چۆکم پێدا بدەن نەوی ئەوەی سووری چاوەکانما بەتەنها دووری و بێئەوی کە لە چاوەکانی تۆرە خەیاڵ و خەونی سەرشەوی ئیتر وەقرەم نەما بڕۆ ئازادی دەستی چێ دەگری ئیتر وەقرەم نەما بڕۆ ئازادی دەستی چێ دەگری ئیتر من هەرگیز ناپرسم بۆ کامە جێ ڕێگا دەبڕی ئیتر من تۆ لە بیر دەکەم داخەم لە دڵدا هەڵنەگری تا ئەو کەسەی تۆ خۆش دەوێت وەک نەمام گوڵی بۆ بگری بێت نەزانی بە خەزار چوو هەموو وەشت و ئەوی نینمان بێت نەزانی بە خەزار چوو ئەو هەموو وەشت و ئەوینە منیش بۆ ژێر دڵی دەبە بابەت بێ ئەم گریە و شینە منیش بۆ ژێر دڵی دەبە بابەت بێ ئەم گریە و شینە ئەیەو نامانم بۆ مەنێرە کە چاوەکانت گریاوە ئەو نامانم بۆ مەنێرە کە چاوەکانت گریاوە ئەزانم بە درێژایی شەو دووری من ئازاری داوە کە تۆ زیاتر لە من دووربی عەزابی بە ڕوحما داوە دیارە خوای گەورەم دونیا سزای بە دووریمان داوە دیارە خوای گەورە لەم دنیا سزای بە دووریمان داوە بۆ هەرس و چوو تاوانێکمان دووری تەوقی سەرمی داوە یار بڵێم لێی گەشتنمان خەیاڵێکە و تەنها ناوە خۆ من بۆ تۆ قەت گوێ نادەم هەموو دنیام وەلا ناوە کەچی بکەم لێ ناگەم لەسەد لاوە واشکاوە لەگەڵ هەر ترپە و لێدانێ خوێنی لە ڕوحم هێناوە یان بەدەم خەونی شەوانە هەزار جار ناوتی هێناوە ڕاستڵەکی وەمزانیمانە دەستت بۆ شانم هێناوە ڕاستڵەکی وەمزانیوە دەستت بۆ شانم هێناوە نەمزانیوە
گرتوم